زۆر باشە ڕەگی ئەو ڕۆمان تراکتە کە بە معنای کێشانە ئەو گوریس یا ئەو چی پێ دەڵێن ئەو پەتە و تەنافەی کە دەیکێشی شتی پێ دەکێشی ئەوە تراکت لەوەی ڕاهەتوە تراکت یعنی کێشانیا و گوریسە با بچین بزانین چیمان هەیە سبحینە ڕۆژی جیهانی زبانی دایکە هەر کەس خۆشتان دەوێت کە ئینگلیزی بە شێوەیەکی ئاسان فێر بێت کە ئەوەی بۆ بنێرن قەول بێ دەستخۆشی لێ دەکەم باورن هەموومان جۆ لێ بۆ تراکت ینی کێشان کەواتە گوریسەکەی بێنە پێش چاوتان کە شتێکی دەکێشێت تراکتۆر لەوێ ڕاهاتوو تراکتۆر ینی ئەو ئامێرەی کە شتەکان ڕادەکێشێت لەسەر زەوی کشت و کاڵشتی وە نێوەکە لەو ئەوی ڕاهاتەوە ینی تراکتۆری ئامێری ڕاکێشەر ئامێری ڕاکێشان پێڵان تراکتۆر تراکت لە تراکتی ڕاهاتەوە ئەوە تا لێرە دەیبینن تراکتۆر بۆی دەڵان تراکتۆر ینی ئامێرێکی کە شت دەکێشێ ئەو گوریسەکە و لە پێش چاوی بێ دواتر تراکشنمان هەیە و هەر ناوێت کە تراکشن ینی هێزی لێخشان کاتێک سیارەکە دەونێت تراکشن دەگری ینی عرزەکەی دەکێشی بۆی کە سیارەکە وەڕێکەوێ بەوەی دەڵێن تراکشن کاتێک مەسەلەن خلیسکە و بەفرباری و سەهۆڵە ئەو تراکشنە لەبین دەچێ بووە ماشێ سیارەکە هەڵدەخلیسکێ و ئەو هێزەی نییە کە عرزەکەی بگرێ و بەرەو پێشێت بچێشێ ئەو بۆەوە دەڵێن هێزی لێخشان لەو ینی هێزی ئەوەی کە لەگەڵ شتێکی گیر دەکا و پاڵ پێوە دەنێ بۆ پێش بۆ دەڵێن تراکشن لە فیزیکدا هەیە تراکشن ینی هێزی لێخشان دواتر یەکی زۆر بەناوبانگمان هەیە ئیکستراکت ئیکس کە خوێنمان لە وانەکانی پێشووتردا دیسان هەردە دوپات دەبێتەوە ئیکس ینی ئاوت تراکت ینی بچێشە دەرێک کێشان کێشانی دەرەوە کاتێک دەچی دکتۆری ددانت بۆ دەکێشێت دەرە بۆی دەڵێن ئیکستراکت ئیکس ینی ئاوت تراکت ینی پۆڵ ینی دەرهێنان ئۆکێ دواتر ئەتراکتمان هەیە ئەد هەمان ینی تو ینی بەرەو باشە تراکت ینی بەرەو خۆت کێشان باشە ینی ڕاکێشانی سەرنجی خەڵک بە دەوروبەری تۆدا دێن تۆ ئەو بزانەیەک دانە گوریسێکت پێ لە ناو مێشکیانی دەنێ بەرەو خۆتی دەشێشی کەواتە خەڵک سیرت دەکەنەوە لە ئەتراکتی ڕاهاتۆ ینی کێشان بەرەو خۆت ئەتراکت وەکو مەگنێتێک وەکو مەگنێتە ئەوە ئەتراکت دەکە ینی تو بەرەو خۆی دەچێشێ بۆی دەڵێن ئەتراکت دوای ئەتراکتیڤیشمان هەیە هەروەکو سەرنج ڕاکێش ینی جوان کەسێکی جوان کە خەڵک سەیری دەکا پێڵەن ئەتراکتیڤ یان کەسێکی کە سەرنجەکان ڕادەشێشە بۆ لای خۆی یا مۆزوعێکی ئەتراکتیڤیشمان هەیە تۆ باسی تاپیکێک دەکە ئەتراکتیڤە سەرنجی خەڵکی ڕادەچێشە بۆ لای خۆیەوە سفەرەکەیەتی دواتر دیستراکتمان هەیە دیس ینی دوور بوونەوە لەوەی بۆ لا زۆری دەبین دیس ینی دووربوونەوە ئێمە لە ڕەب گوتنیشدا ئەومان هەیە دەڵێ من ئەوەم دیس کرد ینی ئەوەم لە خۆم دوور کرد یانی دیسم کردی ینی ئەو شتێکی کتۆ من بەزی دیوی شتێکم کتەوە کە دوور بێتەوە ینی تۆپەکەم هاویشتەوە ناو زەویوی دیس ینی دوور تراکت ینی کێشان ینی دوورکردنەوە سیر کە ئەو تەلیفۆنە وەکو گوریسێکی پێەیە کە مێشکی ئەو مناڵەی لە خۆی دوور دەکاتەوە بۆی دەڵێن دیستراکت بوون ینی سەرقاڵ بوون ینی مشکت لا دەدا بۆ شتێکی دەکێشێ لەسەر کە ناڵن لەسەر شتە تەرکیز بکەیت لای دەدا بۆیە پێڵەن دیستراکشن شتێکی کە مێشکت دەکێشی بۆ لای شتێکی کە نایڵە تەرکیز بکەیت دیتراکت دیمان خێن بوو دی ینی خوارەوە تراکت ینی کێشانە خوارەوە تراکت ینی کێشانە خوارەوە گوریسێک پێ دەکێشی خوارەوە ینی کەمکردنەوە لە بەهاکەی ینی کەمی دەکەوە لە بەهاکەی کەم دەکەوە دواتر میسالی بۆ دەڵێن دیتراکت دواتر هەمانە سبتراکت ئەوە زۆر جوانە لە چۆڕا دێ سبتراکت ئەوەنێت چاڵاوی ئاومان هەیە کاتێکە تۆ گوریسەکە بە بەستڵێک ئاوی هەڵدەچێشی لە بن ینی ساب ینی بنەوە لە بن عرزی کاتێک ئاوی هەڵدەچێشی لە ئاو کەم دەبێتەوە ئاوی بنعرزی کەم دەبێتەوە بۆیە سبتراکت ینی لێ دەرکردن کاتێک دوی لە دەی دەردەکەی هەشدانە دەمێنێت تۆ دوودانە ستڵ ئاو لە دەدانەی دەرکە هەشدانە ستڵت ئاو دەمێنێت لە بن عرزی ساب ینی بنەوە
protract ینی کێشانە پێشێ ینی چی ینی کاتێک لە میتینگێک دانیشتووی مەسەڵەن قەرار 1 ساعت بخایەنێ بەڵام تۆ کاتەکەی درێژ دەکەیەوە مەسەڵەن قەرار بوو تا ساعت 1 نیوەڕۆیە دابنیشن بەڵام کاتەکەی دەچێشی پێشێ مەسەن تا 5 ئێوارە دادنیشن بۆی دەڵێن protract ینی بیچ بە درێژی بکەوە درێژکردنەوەی بە معمولەن بۆ کاتیش بەکار دەبەردرێت protract ینی درێژ پرۆ ینی پێشێ tract ینی بیچێشە پێشی ینی کاتەکەی زۆر کە درێژکردنەوەی پێدەڵێن هەست و بۆی دەبێت دوای کانتراکت کان خوێنمان ینی پێکەوە کاتێک کەسێک گرێبەستێک ئیمزارەکە ئەو دوو دەستێەوەنی ئەو گوریسە ئەو چی پێڵەن ئەو گوریسە لە دەستیان وە بزانە گرێ دەدرێ کە هەردووک ینی پێی پابند بن ئەو گوریسێکی کاتێک تۆ شتێک قەراردادێک یا گرێبەستێک ئیمزارەکەی ئەو وەکو گریسێکە دەستی تۆ و دەستی کابرای لێک دەبەستێتەوە کان کەواتە ینی پێکەوە تراکت ینی کێشان ینی تەنافێکە کە پێکەوەتان دەشێشێ هەر مانا کوردەکەشی ڕێک ئەوەیە گرێ لە چی ڕادێ کاتێک گوریسەکە گرێ دەدەیت بۆیە پێی دەڵێن گرێ بەست لە کوردیشدا گرێەکەی تێدا گرەیەکە دەتبەستێتەوە ئەنی هەر کات لی دوور بێەوە ئەو شتێ ئەو گرێبەستەکە ئیمزات کردو دەچێشێتەوە بۆ لای کە پێی پابندبی کانتراکتەر ینی بەڵێندەر ینی ئەو کەسێک کە شتەکە ئیمزا کردو مەسەن کە کانتراکتەرێکی دێنی کە خانۆکەت بۆ ساز بکە تۆ ئیمزای دەکەوەی سازکە هەر کات حوسەلەی نەبوو حەقی نییە نێتە سەر ئیشەکەی دەبێت بێ ئەوە دەیچێشێ بەلا ئیشەکە بۆیەوە کانتراکتەر ینی بەڵێندەرەکە یا ئەو کەسێک کە هەرقا گرێبەستەکە ئیمزارەکە پێڵەن کانتراکتەر کان لە پێکەوە ڕادێت تۆ کاتێک گرێبەستێک ئیمزارەکەی ئەو گرێبەستە دەبێتە یەک دانە گوریس یەکدانە پەت کە دەچێشێ بۆ لای یەکتر یانی ناتوانین لی هەڵێ ڕوونە ئەبستراکت ئەبمان خوێن پێشتر ینی دوور یان مەسەن لە ئەبدیکیت خوێنمان ئەبدیکیت ئەب یانی دوورکردنەوەی دەسەڵات لە خۆت ئەب ئەلێ ڕژدا ینی دوور تراکت ینی کێشان ینی کاتێک شتێک ئابستراکتە ینی کێشراوەتە دەرێ شێشراوەتە دەرێت لە واقعیت کاتێک شتێک لە ژیانی واقعی لە ڕێل لایف دێتە دەرێ دەبێتە ئابستراکت ینی معنای واقعی نامێنێ دەبێتە پەتی پێدەڵم پێم وایە دەرهەست ینی شتێکی کە تازە ناتوانانی دەستی لێ بدەیت لە وانێکی واقعی دێتە دەرێ لە واقعیت دێتە دەرێ ریتراکت ئەوانەمان دیۆنێ ئەوانەیە کە پێی میتری دەکەین شتەکە کە دەشێشێتەوە پشتەوە ئەوە ریتراکتە ڕی ینی بەرەو پشتەوە تراکت ینی بەرەو پشتەوە کێشان ینی تو کاتێک بۆ نمونە قسەیەک دەکەی لە دنیای سیاسەتدا تو کاتێک قسەیەک دەکەی و قسەیە دەچێتە ناو جامعە لە ناو کۆمەلگادا دەبێ و قسەیە بەڵام دواتر لی دەکشێت دەڵێ قسەکەم وەردەگرمەوە گوریسێکی داوی دیکێشی و پشتەوە قسەکەت بۆی دەڵان ریتراکتی دەکەی ینی قسەکەت وەردەگرێەوە هەر شتێکی کە بتوانی وەریگری و بیچێشیەوە پشتەوە بۆی دەڵێن ریتراکت ینی کێشانە پشتەوە یانی کێشانەوە ری ینی باک intractable این ینی نا باشە تراکت ینی کێشان ئەیبڵ ینی توانایی وەی هەیە ینی intractable ینی شتێکی کە توانایی کێشانی نییە ینی کە لە ڕقی پێدەڵانەوە نیە ئەو کەرەی نیشانداوکرە کەری دێزی پێدەڵم پێم وایە ئەگەر لاقی چەقان تاز ناتوانانی بیچێشی intractable ینی توانایی کێشانی نییە شتێک کەسێک مشکلەیەک کە حل نابێت ناتوانانی بیچێشی حەلیکەی ئەو پێڵە intractable ینی کە لە ڕق حل نەبوون ینی شتێکی کە حل نابێ intractable ینی ناتوانانی بیچێشی این ینی نا تراکت کێشان ئەبڵ ینی توانایی شتێکی کە ناتواندرێ بچێشرێ وەکو کەرێکی لە نظر بگن کە لاقی تەقاندە تازە ناتوانانی بیچێشی کە لە ڕق لەوە ڕاتەوە کەواتە تراکت ینی کێشان
ئەگە دیسیپیەوەی دیستراکت ینی دوورکردنەوە ناوە تەرکیز بکەیت ئیکستراکت ینی هێ کێشانە دەرەوە دیتراکت ینی کێشانە خوارەوە ئابستراکت ینی کێشان دوورکردنەوە لە واقعیت پرۆتراکت ینی کێشان بەرەو پێش درێژکردنەوەی کات ریتراکت ینی کێشانەوە پشتەوە ینی کێشانەوەی قسەکانە ڕاکێشاندنەوە سبتراکت ینی کاتێک بە گوریسەکە لە بنە عارز تۆ ئاو دێنێ دەرێ لە ئاو کەم دەبێتەوە سبتراکت ینی کێشانە لە بنەوە ڕاکە شتێکی دەرشێشیش لە شتەکە کەم دەبێتەوە دوای کانتراکتمان هەیە ینی ئەو گرێ بەستەی کە پێکەوە دەوبەستێتەوە کەواتە تەواوی ئەوانە لە تراکت ڕادێن کە گوریسەکە یا پەتەکە و لە زێهنیدا بێت تراکت ینی ئەو پەتە باشە کەواتە لەوەی بەولاوە تراکت و لە هەر وشەیەکیدا دیت ئەو گوریسە و لە بیر بێت لەوەی بۆ لاو دەزان تراکتۆر لە چۆ ڕاهاتەوە باشە بەئەستە بچینە سەر من ئەوەی شیرکەم بچینە سەر stop share بچینە سەر نمونونەکانی مەسەلەن ئێمە هەموو لە تراکتی ڕاتون tractor the farmer bought a new tractor دەڵە جوتیارەکە تراکتۆرێکی نوێی کڕی تراکتۆر شتەی ئەو ئامێریکا شتەکان دەچێش attract ینی ئەد ینی بەرەو tract بەرەو خۆت کێشان flowers attract bees گوڵەکان هەنگ ڕادەکێشن بۆ لای خۆیان ئەوە نیە گوڵەکان هەنگەکان ڕادەکێشن بۆ لای خۆیان attractive سفەتەکەیەتی she has a very attractive smile ئەو زەردەخەنەیەکی زۆر سەرنجڕاکێشی هەیە سەرنج ڕاکێشان دیوتە لە کوردیەکەشی ڕاکێشانی تێدا وەڵڵاهی نابێت لە بیر بچێتەوە ڕاکێشان کوردی زۆر بەقووەتە distract ینی دوورکردنەوەی ئەوانەکە don't distract me while I'm driving دەڵە سەرقاڵم مەکە کاتێک شۆفێریە دەکەم باشە extract یان کێشانە دەرەوە the dentist will extract my bad tooth پزیشکی ددانە خراپەکەم دەردەێنێت okay subtract if you subtract 2 from 5 you get 3 ئەگەر 2 لە 5 دەربکەی دەکاتە 3 contract please sign the employment contract تکایە واژوو لەسەر گرێبەستی کارەکە بکە retract یعنی کێشانە بەرەو پشتەوە the politician had to retract his statement سیاسەتمەدارەکە ناچار بۆ قسەکەی بکێشێنێتەوە وەری بگرێتەوە بڵە کاکە بەخشە باشە protract ینی کێشان بەرەو پێشەوە they tried to protract the meeting for another hour ئەوان هەوڵیاندا کۆبوونەوەکە بۆ کاتژمێرێکی تر درێژ بکەنەوە traction the tires lost traction in the snow تایەکان هێزی لێخشانیان لەناو بەفرکەدا لە دەستدا هەڵدەخلیسکە detract the ugly building detracts from the beauty of the city دەڵە باڵەخانە ناشیرنەکە لە جوانی شارەکە کەم دەکاتەوە دی ینی خوارێ کێشانە خوارێ یانی لە جوانی شارەکە کەم دەکاتەوە دەیکێشێتە خوارێ abstract love and justice are abstract concepts دەڵە خۆشەویستی دادپەروەری چەمکی دەرهەستن ینی ناتوانانی دەستیان لێ بدەیت چەمکێکە کە لە ناو زێهندا دەتوانی هەستیان پێ بکەین intractable این ینی ناتوان وەکو کەرەکە ناتوانین لاقی چەقاند و ناتوانین بچێت چ مشکلە بێت هەر شتێک بکە ناتوانانی هیچ تەسیری لێ بکە و بیشش پێڵە intractable he is an intractable child دەڵە ئەو مناڵێکی زۆر کە لە ڕقە بۆ مناڵی بەکاردێ distraction my phone is a big distraction when I study دەڵە مۆبایلەکەم هۆکارێکی گەورەی سەرقاڵیە کاتێک دەخوێنم ینی لە کۆڵ نایەڵەکە من تەرکیز و فوکوس بکەم contractor we hired a contractor to build the house دەڵێ بەڵێندەرێکمان گرت بۆ دروستکردنی خانووکە کەسێک بێ کە بەڵێنی داوە بێ و خانوێمان بۆ سازکە بۆ وڵەن contractor کەواتە تەواوی ئەوانە لە تراکت ڕادرێن تراکتیش ینی ئەو گوریسەکە و لە پێش چاوێکە ینی کێشان سپێنیش دیسان دووپاتی دەکەم و ڕۆژی جیهانی زمانی دایکە تکە ئەگەر دەتوانم بۆ کەسانێکی بنێرن زۆر سپاس